جای جاسم عیساوی پارێزەر و شارەزای سیاسی لە باژارێ ڕمادی لە پارێزگەها ئەنبارێ دەپرسم. هێژای جاسم ئەف ڕیتما ئاخفتنێ ئەف ئسلوبێ یە حیوارێک و نینە لە عێراقێ نزانن دایالوگ چییە، نزانن گفتوگو چییە، نزانن سیاست چییە، یاسا چییە، دەستور چییە، چاوە عێراق حتا نوکەل سەرپێیامایە ئایا داهاتووی عێراقێ دێ چ بیت؟ بەڵێ سەرەتا سڵاوتان لەبێ بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24 لە هەر شوێنێک بن. سڵاو ڕێز و خۆشەویستیشم بۆ کەناڵەکەتان. بەڕێزم ئێمڕۆ عێراق بە دوڕیانێکدا دەڕوا یا ئەوەتا بەرەو دۆڵێکی تارێک یا ئەوەتا بەرەو ئاراستەیەکی دروست. هەموو دانیشتوان دەبێ مافیان لەگەڵ بەرپرسیارەتەکانیان یەکسان بێ بە پێی دەستوری عێراقی و هەروەها بڕێنی موچەی کوردستان بە گوێرەی بڕیاری دادگا پێچەوانە یاسا و شەرعەکانە لە عێراقدا و دەستوری عێراقیدا هاتووە و هەروەها لە دەستوری خودداش و لە دەستوری ئەخلاقیشدا هاتووە کە نابێ بە هیچ شێوەیەک موچەی فەرمانبەران ببڕدرێجا لە باکوور بێ لە باشوور. پێویستە حکوومەتی عێراق وەکو باوچێک بەرامبەر بە پێکهاتەکانی عێراق هەڵسوکەوت بکات بە هەموو شێوەیەک بە هەموو پێکهاتەیەکەوە. دەبێت ڕۆحێکی باوکانەی هەبێ، دەبێت لەگەڵ پێکاتەکاندا بێکسانی هەڵسوکەوت بکە. لە ڕووی دەستوریشەوە چەند جارێک حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنیان ئەنجامداوە حکوومەتی عێراقی جێبەجێ نەکردووە بەهۆی ئەو سیاسەتەی کە هەندێک لە جێبەجەکارانی دەسەڵات هەیەە و هەروەها ناکۆچیە سیاسەکان و هەروەها هەڵبژاردنەکان هەرچەندە هەر کاتێک هەڵبژاردنەکان نزیک دەبنەوە دەبێتە نەفرەتێک بۆ عێراقیەکان و بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان دووچاری برسێتی دەبنەوە بەهۆی ئەم سیاسەتانەوە لەلایەن هەندێک کەس کە برەو بە تائیفیەت و نەژاد پەرستی دەدەن و ئەو هەڵسوکەوتانەی کە دوورن لە مرۆڤایەتیەوە. عێراق پیاوی بەهێزی تێدایە، مرۆڤی سیاسی زانای تێدایە، سەرکردەی مەزنی تێدایە، بەڵام بڕیاری سیاسیان لەدەست نییە، بەڵکو بڕیارەکان بۆ هەندێک لە سیاسیەکان لە دەرەوەی وڵاتەوە دێت و ئەمەش وای کردووە عێراق لێک بترازێت و تووشی ئەو دۆخەنە هەموارەی بکات. و عێراق کە وڵاتی کللتور و مێژوو گەڕەم و باشی و ئازایەتیە گشت ئەمانە عێراق سەرچاوەی بووە سەرانسەری جیهانیش. ئەو زوڵمە سەردەما بەعس لێ کوردان کردی شیعاژی بە هەمان ڕەنگی خو مەقدور دەدی دگوت زوڵم لە مەژی هاتەکردن. پشتی ژناوچوونە ڕژێما بەعس عێراقێکە تازە ئاوا بوو، عێراقێکە کوتێدا توافق توازن و هەفسەنگی هەبیت، عێراقێکە پابەندی دەستورێ ببیتن، عێراقێکە هەمی پێکاتە و نەتەوەیە بیتن. لێ ئەف عێراقە نوکەیە هاتی ئەو زڵما بەرێ لەسەر سنەیان هەبوو لەسەر کوردان یعنی لەسەر شیعەیان هەبوو دەرەجەیەک ئەس بێژم ئەڤە ڕاستیە لەسەر کووردا هەبوو نوکە بە هەمان ڕەنگیا لەسەر سنەیە هەی و یا لەسەر کووردا هەی دەستی پرانیا شیعە لە عێراقێدا. هین وەکە پارێزەرێک شارەزایەکی سیاسی وەکە کەسایەتیەکێ یە سنەیان هین vê زوڵما زۆرینەیە شیعە لەسەر کوردان چاوە دبینن؟ ئەوەی دەبینین کە ئەو بڕیارانەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەردەچێت زۆر دوورە لە جێبەجێکردنی دەستور و یاسای نێودەوڵەتیەکان. ئەم بڕیارانە زۆر تونڕەوانەیە و هەموو کورد و سونە و شیعە ئەگەر یەک تۆ زەمیریان هەبێ ئەم بڕیارە و ئەو هەڵسوکەوتانی حکوومەتی عێراقی بەرامبەر هەرێمی کوردستان ڕەت دەکەنەوە. ڕۆحی برایەتی لە نێوان گەلی عێراقیدا هەیە، هەموو ناکۆچەکانیش زۆربەی سیاسین، هەموو قەیرانەکانیش سیاسین، تاوەکو سیاسیەکان ناکۆچی لە بنێوانیاندا هەبێ کورد و سونە و هەموو دانیشتوانی عێراق دەبنە قوربانی ئەم پێک هاتانە. پێویستە
يعني متساوية بالحقوق یەکسان بن لە ماف و لە ئەرکەکانیاندا يمتلكون السلطة و ئەوانەی کە دەسەڵاتیان لە دەستە لە نێو حکوومەتی عراقی لە برایانی شیعەمان دەبێ وەکو باوچێک تەماشای هەموو دانیشتوانی عراق جا کورد بێ سونە بێ یا شیع بێت لە ئێستادا تەنانەت زوڵم بەسەر شیعەکانیشەوە هەیە تەنانەت بەسەر سونەکانیشانەوە هەیە هەر وەکو بەسەر کوردەوە هەیە باش چونکە ئەمانە بە پێی دەستور مامەڵە ناکەن بە پێی یاسا مامەڵە ناکەن بەڵکو بە گوێرەی ڕێنماییەکانی دەرەوەی وڵات هەڵسوکەوت دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان ئەوەی کە بەرامبەریان کراوە بە شێوەیەک ڕەت دەکەینەوە دەبێ حکوومەتی عراقی بۆ بڕیارەدا بچێتەوە و دەستیان لەسەر موچەی دانیشتوان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەدوور بگرێت پێویستە دەبێ هاوڵاتی زاخۆ و بەسڕە و ئەنبار و دیالە و موسەنا یەکسان بن لە ماف و لە ئەرکەکانیاندا ئێستا خەڵکی بەسڕا بێ موسەنا بێ دیالا بێ ڕۆژی 28 تا 30 مانگ موچەی خۆی وەرگرتووە بۆچی موچەخۆرانی هەرێمی کوردستان دووچاری برسێتی کردن و بڕینی موچەکەیان دەبن و ئەو زوڵمیان بەرامبەر دەکرێت لەلایەن حکوومەتی عراقیەوە کە بە پرسیارەتێکی خۆی جێبەجێ ناکات گەلێ عراق دەبێت دۆخی وەکو هەموو لە ئەوانی تربێکە لە عراقدا دەژیت دەبێت ڕەچاوی دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان بگرن بەبێ ئەوەی دەست بۆ ئەو مافە دەستوریان ببن. باش هجای جاسم عراق یا ئامادەیە بۆ ئەلکتریکێک کارە بێ گازا یا غازە سروشتی ژێ ئیرانێ بکڕیت وایە ژ تورکیات کڕیت ڕێژە ئەوێزێ دەکریە لێ ئامادە نینە بهێتن و بەرهێنانێ دکێلگەهێن غازە سروشتی لە هەرێما کوردستانێ بکەتن سەبەب چنە و هەممی جارێ عێراق بەرامبەری کوردستانێ شێرە و بوو دەرڤە ڕیڤیە هۆکارەکەی وەلای سیاسی هەندێک سەرکردە سیاسەکانە بۆ لایەنی دەرەچی عراقی و بە گوێرەی فەرمایشتەکان ئەوان کار دەکەن ئەمە دۆخی عراقە ئەمە هۆکارێکی ڕوونە کە دیارە و گەلی عراقیش هیچ دەسەڵات و چارەیەکیان نییە و ئێستا سەری لێ تێکچووە بۆ ئەوەی کە کامیان هەڵبژێرێت دەبێت بزانێت کامیان نیشتمان پەروەرن دەبێ هەموو عێراقیەکان ئەم دۆخە لە بەرچاو بگرن لە هەڵبژارنەکانی داهاتوودا کامە لە هەمووی باشترە ئەوەی کە نوێنەرایەتی ڕاستەقینەیان دەکات ئەوە هەڵبژێرن نەک ئەوانەی کە لایەنی تایبەتی دەرەوەی عێراق دەکەن بۆیە ئەو کەسێک کە دەبێتە ئەندام پەرلەمان دەبێ بەرلەمانی عێراقیەکان بێت لە پەرلەمان ئەگەر هاتوو بەرپرسیارەتی لە شوێنێکی دیاریکراو هەبێت دەبێ بۆ هەموو عێراقیەکان بێ نە لایەنگری کەس بێت تەنانەت ئەگەر لە کوردستان بێت لە عێراق بێت لە ناوەڕاست بێت لە باشوور بێت جا هەر کاتێکیش بەرپرسیارەتی هەبێت و مامەڵە بکات دەبێ بە ئەخلاقیەت و بە سیاسەتێکی دروست لەگەڵ هەموو هاوڵاتیانی عێراقی مامەڵە بکات نە بە شێوازی تایفی و ڕێگەسپەرستی نە بە شێوازیشتر دەبێ حکوومەتی عێراقی ڕۆحی لێبوردەیی هەبێت ڕۆحی برایانە و باوکانەی هەبێت بەرامبەر بە گەلی کوردستان بۆ ئەوەی لە پرۆسەی سیاسی بەرەو پێشەوە بچێت و ئەوەی لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش ڕوویداوە دەبێتە هۆی تێکدانی ماڵی کورد و شیعە و سونە و وڵات دابش دەبێت بە وڵاتی بچووکتر و لاوااستر باشە هێژای جاسم قەیس خەزعەلی هیندزانن قەیس خەزعەلی کیە چایچیە جارانێ مقتەدا سەدر نوکە خودانێ بملیارەها دولارایە ژێفروتنا نەفتا قاچاغ و گروپێن نەیاسایی و کۆنتڕۆڵە دەواازەیەن سنووری و فروکخانە و حتا بانقان کریە دبێژیتن ڕێژە هەژاریە لە کوردستانی زێدەترە ژە عێراقی ئەvە دەمەکیدایە لە گووری ئاماران هەوەدیت سەرژمێری هاتەکردن بە ئامارێن وەزارەتە پلاندانانە عێراقی ڕێژە هەژاری و بێکاریە لە عێراقی گەلێک زێدەترە ژە هەرێما کوردستانێ جەنابێویژیت هێژ بێژیتن بەرپرسێن هەرێما کوردستانێ باوەری بەیەکگرتنە عێراقی نەمایە
چاوە ژڕویە ویت هێتن وانە ڕاستیە بەرامبەر بە ملیۆنەهان عێراقی و کوردستانیا بێژیتن بۆچی عێراقی کەس بەرپرسیار نینە کەس ڕێگر نینە لە هەمبەری پرۆپاکندەیان لە هەمبەری دەست درێژیان لە هەمبەری بنپێکردنا یاسا و دەستورێ بەتایبەتی بۆ هەرێما کوردستانê بەڕێزم وڵات عێراق لەلایەن چەندین حیزبەوە ئیدارە دەکرێت پڕە لە حیزب و پڕە لە خێراتیش 234 حیزبی تێدایە و ئەمەش بووەتە هۆی نەمانی سەروەت و داهاتی عێراق بووەتە شوێنێک بۆ دەوڵەمەندبوون و پەیداکردنی پارە لە عێراقدا هیچ کەسێک نییە هیچ لایەنێک نییە ئەمانە لێپرسینەوە لەمانە بکات کە دەستکەوتیان هەیە و دەوڵەمەند بوون نە دەستەی دەستپاچی نە یاسا نە جێبەجێکردنی یاساکاندا کە وجودی هەیە ئەمانە بەڵام جێبەجێ ناکرێت لەلایەن سیاسی و جێبەجەکارانەوە عێراق وڵاتێکی دەوڵەمەتە و دەوڵەمەندترین وڵاتانی جیهانە بەڵام گەلەکەی برسیەتی بەسرا و ئاوی خواردنەوەی نییە تاوەکو ئێستا پارێزگای دیوانیە پارێزگای قادسیە دەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر دۆخی خراپە چوومەتە شەترا و هەروەها قەزای بەعس ناحیە بەعس بۆچی ئەندامانی پەرلەمانی شیعە بێنە پێشەوە بۆ وەبەرهێنان و پێشخستن و کارەبا و قوتابخانە و ژێرخان بۆ گەلەکەیان لەو شوێنانە بۆچی نانەوێ بۆچی پێیان ناخۆشە خزمەت گوزاری لە کوردستان هەبێ ئەمە غیرەیەکە بەرامبەریان هەیەە چونکەوان نەیانتوانی ئەو سەرکەوتنە بەدەست بێنەکە لە کوردستان باشە جاسم بە ئەو پرسیارە بکورتی وەڵامم دەی بێزەحمەت تو عەرەبێکی باشە ژێ ڕوومادی لە پارێزگەها بابل بۆچی ئاڵایە پیرۆزەی کوردستانێت تە لە دەستی خوێ ڕاست تێدانایە وێنەی سەرۆکیژی جەنابی سەرۆک مەسعود بارزانی لە ژووراتە هەیە و ئاڵای پیرۆزەی کوردستانێ بۆچی بەڵێ من شەرەفمەندە بم بە ئاڵای کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان چونکە گەلی هەرێمی کوردستان زوو دەرگای بۆ دانیشتوانی ڕۆژئاوای عێراق و باغدا و پارێزەکانی تر کردەوە بۆ بەڕووی ئاوارەکان ئەوانەی کە لە ئەمبار و پارێزەکانی ترەوە هاتون ئەمە شانازیە بۆ من و داواکراوم بۆ ئەوەی بچمە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە چونکە پارتێکی دادوەرانەیە و یەکەم پارتە کە دژی تاوانەکانی دژی دانیشتوانی کوردستان جامدراوەستاوەتەوە و هەروەها وڵاتی دامەزراندووە مەزراوەی دامەزراندە کاتێک دەی بۆ کوردستان وەکەوەیە بچی دڵت دەکرێتەوە چونکە خزمەت گوزاری و بنیاتنان و هەموو شتێکی تێدا هەیە بۆچی بەغداد و شارەکانی تر بەو شێوەیە بەرەو پێش نەچووە کە بەو جوانەیەک لە کوردستان هەیە لە هەرێمی کوردستاندا هێوادارین هەموو پارێزگاکانی تر ئەوەش بەدەست بێنن کە لە کوردستان هەیە واروها لە ئەنباریش بە هەمان شێوە گەلەک سپاسیەتت کەم هێژە جاسم عیساوی پارێزەر و شارەزای سیاسی ژێ پارێزگەها ئەنبار